هەرلا بەغداوە لە باڵەخانەی پەرلەمانی عێراقەوە بەڕێز دارا سێکانیانی ئەنجامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق لەگەڵم دەبێت سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان لەگەڵ بەڕێزیان گفتوگۆ دەکەم. بەڕێز دارا ئەم کاتت باش، پەرلەمان ئەمڕۆ کۆ دەبێتەوە بۆ دەستنیشانکردنی سەرۆک لیژنەکان و هەروە جێگرەکانی. ئەکرێت بڵین کە ڕێکەوتن کراوە لەبارەی ئەم بابەتەوە، کورد چۆن توانوێتی سەرۆکەکان و جێگری سەرۆک لیژنەکان دیاری بکات، پشکمان چەندە؟ باڵێ سوپاس بۆ ئێوە، سڵاوی لە بیسەر و بینەرە بەڕێزەکان. دیارە ئەگەر چی دیاریکردنی سەرۆکی لیژنەکان دواکەوت، بەڵام دوای زنجیرەیە کۆبوونەوە گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسیەکانە بڕیارە ئەمڕۆ لە پەرلەمان کۆبوونەوەی لیژنەکان بکرێت بۆ هەڵبژاردننی سەرۆک و جێگیریەکانی لیژنەکان. وەکو بەڕێزیشت ئاماژەت پێکرد، پشکی کورد ئەو لیژنانەیە کە دیاری کراوە لە هەندێک لیژنەی تریشا نایبی یەکەم و نایبی دووەمی ئەبێ. بڕیارە دانیشتەکان دەست پێ بکرێەوە پرۆسەکە ئەنجام بدرێ ئەوەی ئێستا هەیە. بەڵامی تر ئایا ئەمڕۆ هەموو لیژنەکان هەڵەبژێرە یان هەندێکی یەکەوێتە کاتێکی تر، ئەوانە پێم وایە جارێک لەوانەیە هەندێکیشی تاخیر ببێت. بەڵێ پێشووتریش ئەم لیژنانە سەرۆک لیژنەکان و جێگرەکان هەڵبژێردراون، بەڵام ئەو دەسەڵاتە بە کورد نەدراوە کە بتوانێت کار بە ئەو پۆستانە بکات یا بەکاری بهێنێت بۆی کە پرسەکانێک لای بکاتەوە. ئەم بابەتە لە پەرلەمان ئەم جارە چۆن هەڵسو کەوتی لەگەڵ دەکرێت، چۆن بڕیاری لەسەر دەدرێت؟ دیارە سەبارەت بە سەرۆکی لیژنەکان پێشووتر ئەوە بە تەمەنترین ئەندام لە لیژنەکەدا بە پێی پەیڕەوی ناوخۆ ئیدارەی دانیشتەکانی لیژنەکانەکە بەو شێوەیە بوو. دوای ئەوەش کە هەمومان ئەزانین بارودۆخی پەرلەمان بە بارودۆخێکی نەئاساییە گوزەری کرد، دوای ئەوەی کشانەوەی ڕەوتی سەدر کە ژمارەیەکی زۆر لە ئەندامەکان هەمویان کشانەوە لە لیژنەکانە هەبوون و سەرۆکی هەندێک لیژنیان هەبوو. دوجار دوای ئەوە هەندێک لە نوێنەرە بەدیلەکان هاتن سوێندی یاساییان خوارد بە دوجار جارێکی تر سەرجەم لیژنەکان دەنگدانی لەسەر کرایەوە ئەندامەکانی و بڕیارەیتر ئەم لەم یەک دوو ڕۆژەیە کە سەرۆکی لیژنەکان و جێگرەکانی و بڕاردەرەکانی هەڵبژارنی بۆ بکرێت. ئەمە خۆی گرنگێکی باشی ئەبێ لەوەی کە وەکو بەڕێزی شارەت پێکرد پەرلەمانەکەوێتە سەرسکەی خۆی و پەرلەمان چاوەڕوانی پرۆژە یاسای بودجەیەکە لەلایەن حکوومەتەوە پێی بگات و بۆ ئەوەی ئەمە بێتە هۆی کار ئاسانیەک و زیاتر ڕاپەڕاندنی کارەکان و بودجەکە لە پەرلەمانە ڕێکاری یاسایی و ئاساییەکانی خۆی وەربگرێت. باڵە پرۆژە یاسای بودجە ئامادەیە بۆی کە بنێردرێتە پەرلەمان، وادەکە دیاری کراوەکەی پەرلەمان لەسەری کۆ ببێتەوە؟ تا ئێستا وادەکەی دیاری نەکراوە، بەڵام حکوومەت لە هەوڵێکی بەردەوامە کۆبوونەوەی چڕوپڕی کردەوە بە هەندێک لە دوانی و هەندێک لە بەرپرسانی حکومی لەگوایە پرۆژەکە لە کۆتاییە و ئەنێرێ بۆ ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوەی لەوێ شەڕێکارەکانی بگرێتە بەر. بەڵام ئەبێ هەمومان بزانین بودجە پرۆسەیەکی هەستیارە و پرۆژەیەکی گرنگیشە بۆ گەلانی عێراق و سەرجەم پێکاتەکان ئەبێ ڕازی بن لەسەری و جۆرە لە جۆرەکان پێویستی بە گفتوگۆیەکی چڕوپڕ هەیە و هەمووشمان ئەزانین ئێستا ئەم بارودۆخەی کە ئێمە گفتوگۆی تیاکەین جۆرێک لە گرژەیەک لە نێوان لایەنە سیاسیەکانە دروست بووە، بە تایبەتی دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی کە هەندێک پێیان وابوو کە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە جۆرێک لە متمانە ئەتوانین بڵێ متمانەی لاوازکرد لە نێوان بە تایبەتی لایەنە پێکەنێرەکانی حکوومەت لە عێراقدا. بەڵێ لە ڕووی یاساییەوە پەرلەمان دەتوانێت چی بەرامبەر بە بڕیارەکەی دادگای فدراڵی بکات لە سەروبەندی پەسەندکردنی بودجەی 2023 عێراقدا؟ ئایا بەرامبەر بە هەرێمی کوردستان بڕیارەکەی دادگای فدراڵی کاریگەری لەسەر پەرلەمان دەبێت؟ ئەتوانین بڵین ئەگەر بودجە بێتە پەرلەمان وەک لە کاتی خۆیان پرۆژەکە وەکو پێویست بڕوا هەنگاوەکانی خۆی بنێ، ئەگەر پشکی هەرێم لە بودجەیە تۆمار بکرێەوە دەنگی لەسەر بدرێ و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان سەرجەم فەرمانبەران و کەرتەکانی هەرێم لەخۆ بگرێ، پێم وایە باشترین چارەسەرە لەم خۆناغەیە و کۆتایی بەو گرفتە ئەهێنێ، چونکە دیارە ئەوەی کە پێشتر دادگای فیدراڵی تێبینی هەبوو لەسەری کە ئەمە لە بودجە ئیشارەیەکی وای پێ نەکراوە لە پێشتر، بەڵکو ئەمە ڕێککەوتنێکی سیاسی بووە لە نێوان هەرێمی کوردستان و چەند لایەنێکیان سەرۆکی حکوومەت لە ڕابردووە و لە ئێستاشە، بۆیە چۆنەڵێ وەچێکی ئەبوو بنەمایەکی دەستوری و یاسایی هەبێ پێم وایە تێبینەکان لەسەرەوە بوو. لەبەرەوە ئەتوانین بڵێن ئێستا پێویستە کورد هەوڵەکانی چڕکاتەوە و هەموو نوێنەرانی کورد لە بەغا یەکدەنگ بن، کۆدەنگ بن و سەنگی کورد بپارێزن بۆی بتوانن پرۆژە یاسای بودجە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە تێپەڕێن. ئەو یەکدەنگی و یەکڕێزیە لە نێو کورد لە بەغدا هەیە ئێستا لە ئاستی پێویستایە؟
بەداخەوە ئەتوانین بڵێن یەکێک لە گرفتە سەرەکیەکان و لاوازکردنی سنگ و پێکەی کورد ئەو پەرتەوازەی نێوماڵی کووردە و زۆر جار کە لە کوردستان بانگەشەی چۆنەڵی بەرژەوەندی گشتی و شەڕی مافە دەستوریەکان و ناوچە جێناکۆکەکان و شایستە داراییەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم بەڵام لە بەغا بەداخەوە زۆر جار لەسەر پۆستێک یان لەسەر جێگیری پۆستێک ململانێ و کێشەکان بە تایبەتیش لە نێوان دوولانە دەسەڵاتدارەکەی هەرێمی کوردستانە دروستە بێت کە پێم وایە ئەمە لە ڕابردووە نمونەیەکی ناباشی پێشکەش کردووە. هیوادارین بە ئەو پەڕی گیانی بەرپرسیارەتیەوە و بەرژەوەندی گشتی کورد و کوردستان و ئەزمونونەکە کار بکرێت بۆ ئەوی بتوانرێت چکە نوێنەرانی کورد لە بەغا ئەتوانم بڵێم ژمارەیان زۆرە، ئێستا 63 پەرلەمانتاری کورد لە بەغا ئەتوانن بەڕاستی کارێکی باش بکەن و ڕۆڵێکی ئەکتیڤێکی باش ببینن و خزمەتێکی باش بکەن لەم قۆناغەدا پێم وایە ئەگەر ئیرادەیەکی باشە بێت. بەڵێ بەڕێز دارا سێکانیانی ئەنجامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە لە بەغدا لەگەڵمان بووی. زۆر سوپاس.